تەفگەر نێوەڕۆتان باش من لە یەکێک لە هۆتێلەکانی سلێمانیم پێشتر گفتوگۆم کرد لەگەڵ خاوەنی هۆتێلەکە نیگەرانی زۆرە لەسەر ئەوەی کە حکوومەت زوو ڕێکارەکان و بڕیارەکانی ئەگۆڕێ ئەڵێ بە زەرێری ئێمەشکاوەتەوە گفتوگۆ لەگەڵ دەکەم بزانم چۆن لە زەرێری ئێمەشکاوەتەوە کاک حاجی یاسین سڵاو لێبێ سپاس بۆ جەنابەت ئەم بڕیارانەی حکوومەت کە دەری دەکات سەبارەت بە پرسی قەدەغی هاتوچۆ و کەرەنتینکردن و ئەنی ئەم بڕیارانە کاریگەری لەسەر ئێوە دروست کردووە گەشتیار کەمتر ڕوتان تێدەکا جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی پێشترە بەڵێ بێگومان کۆرۆنا و کەرەنتین تەسیری زۆری لەسەر وتێلەکان کردو بەڕاستی بە کەرتی گەشتیاری بە تایبەتی و خاوەن وتێلەکان بە تایبەتی زیاتر چونکە خۆ دەزانی مەسەلەن کابرا ئەمڕۆ خۆی حازرەکات یا مەسەلەن بتاقە ئەبڕێتەوە بۆ باو سلێمانیان هەولێر کە بڵێن بەیانی کەرەنتینە کابرا پەشیمانە بێتەوە چەندین جار تووشی ئەم حاڵەتانە بووین و زەرەر و زیانێکی زۆر بەر وتێلەکان و خاوەن وتێلەکان کەوتووە پار کەرەنتین بوو وازە پار بێنین ساڵی پێشتر لەم کاتانە کە نزیکە بوون لە جەژنی ڕەمەزان یعنی لە ڕەمەزانە ئێوە ژوورەکانتان حیزەکرا داوای ژوورەکانە کرا مەسەلەن گروپە گەشتارەکان داوان لێوە کرد مەسەلەن چەند ژوورێکان بۆ دیاریکەن بۆ ڕۆژانی جەشن ئامادەکاریەکانتان ئەو کات و ئێستا جیاوازی چییە؟ فەرقی زۆرە مەسەلەن ساڵانی پێشوو طبعا لە بدایەتی ڕەمەزانە کە ئێستا بڵێن جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان موسمی ئێمەیە لەگەڵ نەورۆز و سەری ساڵە لە بدایەتی ڕەمەزانە و خاوەن کۆمپانیەکانە هاتن پارانەیە وتێلەکانیان حجزە کرد یان خەڵکمان هەبوو خەڵکی تایبەتی با بڵێن ژووری شخصی تەلەفۆنیانە کرد و پاران ناردپاران تەحویلەکە کە ژوورمان بۆ بگرن لەوانەیە بڵێم لەم کاتانە ئێستا گەربە هاتی تا بوو تا بۆ جەژن جێگایەکمان نەبوو یەک جێگامان نەبوو لە بدایەتی ڕەمەزانەوە بەڵام ئێستا سارد و سڕی پێوە دیارە خەڵک نازانێت حکومەت بڕیارە دەرەکاڵێک کەرەنتینە سێ ڕۆژی جەژن کابرا نایەت لە ئوتێلا بخەوێت یەت بۆ گەڕانن یەت بۆ چوونە دەرەوە یەت بۆ شتکڕین نایە لە ئوتێلەکە دانیشێ سزنیکەی لە ژوورێکە بەڵێ زۆری فەرقە و زۆری فەرق لەگەڵ جارانە لەگەڵەوەی کە ئەم ڕێکارانە بە زەرێری ئێوە ئەشکێتەوە لە بەرامبەردا حکوومەت چ قەرەبوویەکی بۆ ئێوە کردوێتەوە ئاسانکاری بۆ کردوون هیچ داشکانێکی لە باج و ڕسوماتەکانی سەر ئێوەی خاوەن وتێلەکان کردووە نەخێر تا ئێستا حکوومەت خەمسار دە بەرامبەر خاوەن وتێلەکان هیچ شتێکیان بۆ ئێمە نەکردووە نە ڕسومات نە باز لە هیچ شتێکیان دەستکاری نەکردو هەروەکو خۆکو ساڵانی پێشوو کە پار کەرەنتین بوو لە مانگی دووە تا مانگی 12 ئێمە ڕسومات و بازمانۆکو خۆی تەسلیم کردو هەموو شتێکیان لێ وەرگرتوونەکو خۆی هیچ گۆڕانکاریەک نەبووە بەنسبەت ئێمە ئێوە نەچوونە مەسەلەن داوا لەلایەنی پەیوەندیدارکەن کە ئێوە وەکڵێن ئیشەکەتان وەکو پێویست نییە باجەکە ژۆک و خۆیەتی ئەنی وەڵامی حکومەت چییە بۆ داواکاری ئێوەی خاوەن هۆتێلەکان هیچ داوا هیچ شتێک جوابمان نادەنەوە هیچ کابراچیتە لای ئەڵێ دەسەڵاتم نییە بڵێم چی ڕسومات دەسەڵاتی مدیرێک نێتان لەسەرت لابا یان دەسەڵاتی مەسەلەن کەسێکی تر نییە ئەوە دەسەڵاتی وەزارەتە یا سەرۆکی حکومەتە یا حکومەت خەمسار دە بەرامبەر بە ئێمە هیچ شتێکیان بۆ ئێمە نەکردووە باش ئەگەر ئێوە خاوەن هۆتێلەکان مەسەلەن ئەو باجێک کە لەسەرتانە دەڵێن کە ئیشش نییە ئەگەر لە کاتی خۆیان نەیدەن پارەکە نەدەن بە حکوومەت ڕێکارتان بەرامبەرەگەر نەبەر بێگومان تووشی ئیجراعاتی یاسایی ئەبین تۆ ئیجازە مەسەن ئەگەر تازە ڕسومات ئیجازە تازە ناکەیتەوە لیژنەکان ڕۆژانەت متابعاکە نیەن ڕاستە لەوانێ مەسەن هەنێک کات چاوپۆشی مەسەن مانگێک لەسەر بۆستن یارمەتی دەن بەڵام لە کاتی خۆی ئەگەر تازینەکەتەوە بەڵێ ئیجراعاتە بەرامبەرەکرێ تووشی سزابی تووشی غەرامابی تووشی داخستنەبی بەڵێ ئیجراعاتمان بەرامبەرەکرێ زۆر سپاس کاک حاجی یاسین کە میوان بووی سپاس بۆ تەرفەتە سپاس دەکەم بەڵێ تەفگەر ئەوە زانانەکان بوون لای من لە کاتێکدا ساڵانی پێشتر حکومەت هەندێک جار کاراسانی بۆ دەکردن بۆ نمونە مۆلیدەکانان گازی بۆ دابین دەکردن هەندێک کاراسانی دیکەی بۆ دەکردن بەڵام ئەمساڵ لەگەڵەوەی کە ڕێکارەکان وەکو ئەمان دەڵێن بە زەرێران شکاوتەوە باجش لەسەریان وەکو خۆیەتی کاراسانەکانی دیکەش بۆ حکومەت بۆ خاوەن هۆتێلەکان وەستاوە بەڵێ لە گۆران سپاس بۆ زانیاریەکانم